بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێوی بەڕێزدام. ساڵی 1970 دوای ئەوەی کە حکوومەتی عراقی لە ڕێکەوتنامەی ساڵی 1970 کە بە 11 ئازار ناسرا بوو پەشێمان بووەوە شەڕ لە کوردستاندا لە نێوان شۆڕژگێڕان و بزوتنەوەی ئازادی خوازی کورد لەلایەک و حکوومەتی عراقی لەلایەکی دیکەوە بۆ ماوەی ساڵێک درێژەی هەبوو. دیارە لە پاڵ ئەوەی کە پێشمەرگەی کوردستان شەڕی حکوومەتی عراقیە کرد لە هەمان کاتدا دەمودەستگاکانی شۆڕژ هەوڵیانەدا کە خەڵک لە ژیانێکی هیچ نەبێت تا ڕادەیەک ئارام بژی. بۆ ئەو مەبەستەش هەم خەستەخانە هەم مەکتەب و هەموو ئەو داویستیانەی کە هەبوون بە گوێرەی توانای خۆیان دابینیان کردبوو. لە یەکێک لەو تۆمارانەی کە ئێستا لە ئەرشیفی کوردیدا هەیە ساڵی 1970 کاتێک کە فڕۆکەکانی عراقی باجەرەکان بەسەر ئەو قوتابخانە سەرەتایانەی کە هەبوون لە ناوچەکەدا دەڕوات بە ڕێکەوت تیمێکی تەلەڤیزیۆنی هۆڵەندی لەوێ دەبێت و تۆماری کۆمەڵێک بابەتی گرنگی مێژووی کات کە بەڕاستی نرخ و بەهای خۆیان هەیە. یەکێک لەو قوتابیانەی کە لەوێ خوێندوویەتی لە کاتی بردومانەکانە لەوێ بووە ئەمڕۆ میوانی بەرنامەی پەنجەمۆرە کاویش حەسیبە حەسەن یوسفە، کادرێکی تێکۆشەر، ژنێکی تێکۆشەر و ماندوونە ناس. حەسیبە خان بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆر. مەمنون، سپاستان دەکەم بۆ ئەو دەرفەتە. حەسیبە خان ئێوە بۆ خۆتان لە دوولا هەم زۆرین هەم ئاکری بۆ خۆت بە خەڵکی کوێزانی بەخوا من کوردستانی کوردستانی من کوردستانی بەڵێ بەڵام وەکوتە تۆ خۆ لە ئاکری لەدایک بووی وانە؟ بەڵێ لە ئاکری لەدایک بوو. بەڵێ چکە باوکم بەڕەحمەت بێ کە هات خێزانی پێکهێنا لە ئاکرێ پێکی هێنا. بەڵێ اینجا دایکم ئاکرەیە لە ئاکرێ هاتوومەتە دنیا. بەڵێ بنەماڵەیەوە بنەماڵەیەشی تێکۆشەرنەوەی کە ئێمە بیستومانە هەر لە زووەوە ینی تێکەڵاوی شۆڕژ بوون شانازی پێوە دەکەم لە خەبات و تێکۆشانە بەشداریان کردووە. پێم خۆش بوو کەمێک باسی باوکت و مامەکانت و ئەمانە ئیشیان چی بوو چۆن تێکەڵاوی شۆڕژ بوون. باوکم بەڕەحمەت بێ وەختی خۆی پۆلیس بوو لە حکوومەتی عێراقا، بەڵام چونکە دەیانزانی مەیلی پارتایەتی و هەیە هەردوو براکانی چوو بوونە ناو شۆڕش زۆریان ئەزیەتدا نەفیان دەکرد ئەو کات بۆ ناوچەکانی دیکە با بڵێن ئێستا ناوچەی ئازاد نەکراوی پێ دەڵێن بەعشیقە و گەیارە و ئەو جێیانە. جا من کاتێک کە چوومە بەر قوتابخانە و دەرس خوێندن لە بەعشیقە دەستم پێ کرد. تەمەنێکی زۆر بچووک بوو لەوێ دەستمان بە دەرس خوێندن کرد لەگەڵ خوشکەکەی دیکەم. باوکیشم با بڵێن پۆلیس بوو، ساڵێک لەوێ بووین، ساڵێک لە کانیلان بووین، ساڵێک لە ئاکرێ بووین. یعنی ئەو دوو سێ ساڵە هەر ساڵە و لە شوێنێکی من دەرسەکەم خوێن تا گەیشتینە سێ چواری سەرەتایی. اینجا بەواستای ئەوەی کە خوشکی لە من گەورەتر شووی کردبوو چووە ناوپردان، باوکم بە ناوی سەردانەوە ئەو کات کە لە ئاکرێ بووین چوین سەردانی خوشکەکەم بکەین ساڵی 73 ئیدی نەگەڕایەوە باوکم لەو کات پەیوەندی بە شۆڕشەوە کرد و نەگەڕایەوە بۆ سەر کەمێک لەسەر ڕێکەوتنامەی 11 ئازار قسە بکەین. بە تایبەتی ئەو کاتە ڕێکەوتن هەبوو لە بینی حکوومەت و شۆڕشە. باوکت بۆچی نەگەڕایەوە بۆ سەرکارەکەی؟ ینی مەترسی هەبوو لەسەر ژیانی یاخود ئەو ناوچەی ئەوەی تیابوون ڕۆژێکی تایبەتی هەبوو هۆکاریەوە چی بوو؟ گوتم مەترسی هەبوو چونکە هەردوو براکانی کە لە خۆی بچووکتر بوون چوو بوونە ناو پێشمەرگە. یەکێکیان ئەوی کە مەسەڵەن ناو ڤیدیۆکەیە باسی پێشمەرگایەتی و شۆڕش و ئەوانە دەکاتن. ئەوی دیکەشیان لەگەڵ ئیدریسی ڕەحمەتی بوو، لەگەڵ ئەو بوو مام غەریبم. جا لەبەر ئەوانە هەموو کات مەترسی لەسەر بوو، هەموو کات یعنی بە عائیلەیەکی ئەوە چونکە بەخۆشیم بزووری بوو بە وەرزانی حسابە. جا مەترسی لەسەر بوو هەر کات هەموو دەم ینی لە ژێر چاودێری بوو. لەبەر ئەوە کە چووین و ئیدی نەگەڕایەوە
لەبەر مەترسیەکەی ئێوە کە دەستان کرد بە خوێندن چوونە بەر بڵێن مەکتەب ئەو کاتە بە زمانی کوردیەتان خوێندیا بە زمانی عەرەبی بوو بە چی هەتا نەچوو بووینە ناو شۆڕش بە عەرەبی دەمان خوێن چونکە حزبی بەعس بوو زمانی کوردی نەبوو هەتا دەرس وانەیەکیش نەبوو لە سەردەمی بڵێن ڕێکەوتنامەی 11 ئازاری شایەوە هەر بە عەرەبی هەر عەرەبی بوو بەڵێ هەتا ئەو ساڵێک کە لە ئاکرێش خوێندم هەر عەرەبی بوو هەتا چوینە ناو شۆڕش کە چوینە ناو شۆڕش چوینە ناوپردان لەوێ خوێندنەکەمان بوو بە کوردی دەستمان کرد بە خوێندنی کوردی بەڵێ لەوێ دەستمان کرد بە خوێندنی کوردی چونکە ڕاستە سم با بڵێن لە ژێر دەستی شۆڕش بوو وەکو ئەو کات دەمانگوت بەڵام هەموو شتێک دابین کرابوو قوتابخانە نەخۆشخانە یعنی خزمەتی پێشمەرگە و عائیلەی پێشمەرگە و حتا خەڵکی ناوچەکەش زۆر بە تێر و تەسەلی و بە باشی دەکرا لە هەموو ڕۆیەکەوە جا من پێم خۆش بۆ ڕاستی باسی ئەو ساڵەی بە تایبەتی ئێوە کە پێشمەرگە بوون بە نەماڵەکەتان پێشمەرگە بوون ئێوە لەوێتان خوێن حەزم کرد لە زۆر ڕۆوە باسی بکەین ینی تۆ یەکەم باسی خوێندن بکەین خوێندنی ئێوە چۆن بوو ینی مەکتەب هەبوو یاخود لە خێمەیاتان خوێن چکە ئەو ڤیددیۆی کە ئێمە دوایش پیشانیەدە نەبینین ئێوە لە ژێر وابزانم لە هەوایەکی ئازادە وانە خوێنن ئەگەر باسی ئەومان بۆ بکە ینی خوێندن چۆن بوو چەند مامۆستادان هەبوو ئەگەر ناوی مامۆستاکانت ڕەنگە نازم لەبیر بیا لەبیر نەبێ باسی خوێندنمان بۆ بکە ینی ئەو کات چونکە با بڵێن ڕۆحێکی شۆڕش گێڕانەمان هەبوو یعنی بەو مناڵیە هەستم دەکرد کە ئێمە دەبێ بخوێنین و دەبێ خۆمان ماندوو بکەین و دەبێ زۆر هەوڵ و ماندووبوونێکی زۆرمان پێدەوێ بۆ پێگەیاندنی خۆمان و پێگەیاندنی شۆڕشەکەمان بە دەرەجێک یعنی چاومان لەوەی نەبوو کە قوتابخانە هەبێ بینایە هەبێ یان ئیمکانات هەبێ لەوانەیە نازانم بڵێم لەکوێ هەتاکوێ لێرە هەتا سەرڕێی مەسیف یعنی پیادە چوو باینە چونکە ڕێیەکەمان زۆر دوور بوو ئەو خەڵکەی کە شارەزای ناوچەکەیە ئێمە ماڵمان لە ناوبەرگەی بوو کاتێک کە ناوبەرگە دێیە بەڵێ ناوبەرگە دێیە زۆر دوورە لە ناوپردان و ئەوانە لەوێ هەتا دەربەندی بە پێیان دەچوین من و جا من تۆزێک ینی گەورەتر بووم 9 ساڵم بوو بەس براکەم زۆر بچووکتر بوو لە من بە پێ ئەو هەموڕێیامان دەکرد و دەچوینە قوتابخانە بەفر با سەرما بە هیچ ینی باران و ئەو شتانە ئیمکانات نەبوو بەڵام لەبەر ئەوەی کە ئەوەندە حرسێکمان هەبوو بۆ خوێندن و بۆ پێگەیاندنی خۆمان ئەو هەموڕێیامان دەبڕی باکیشمان نەبوو نە لە سەرما دەترساین نە لە ڕێیە دەترساین بڵێین چونکە ئەو کاتوەکو ئێستا نەبوو ئاژەڵ و شتیش زۆر بوو لەوانەیە مەسەلەن لە ناو بەفر شتێک بێت پەلامارمان بدە بەڵام هیچ ترسمان نەبوو لەوانە زۆر بە ئازایەتی دەهاتین و دەچوین و نەدەبایە دەدەقەش تەخیر ببین لە قوتابخانە ئەگەر تۆزێک دواکەوتباینە یعنی سزا دەدراین بەس هیچ دڵمان پێ ئەوە نەدەبوو کە بڵێ ئەوە سزادرانیان دارمان دەخوارد دەستمان دەکردەوە باش لەگەڵ خۆتان ناخواردن و شتان نەبرد بۆ مەکتەبیە لەوێ خواردن هەبوو چی لەوێ ئاشتیان دەداینێ مەسەلەن بەڵێ پاکەتێکی مەسەلەن با بڵێن فستەق و ئەو شتانەیان دەداینێ ئەو کات شۆڕش بۆی دابین کردبووین لەوێ شتیان دەداینێ ئەگەرنە پێمان نەدەکرا مەسەن ئەو هەموڕێ خواردنیش لە خۆمان بارکەین و ببین و ئەو هەموڕێ بەس لەوێ شتیان دەداینێ وەکو لە وێنەکانی شایبینین ئێوە چەند کچێک بوون کە ئەتان خوێن چۆن بوو کە ینی بەنەماڵی ئێوە ڕێگەیان نەدانی ئەوە دیارە شتێکی باو بوو لەلای ئێوەکە گرنگی بە خوێندن دراوە لەلایەن بۆ بڵێن کچانیشەوە چۆن بوو کە ئێوە مەچەند کچ بوون گەوانی کە لەو قوتابخانەیەتان مەجموعەیەک بووین زۆر بووین بەڵام ئەو کات وەکو خۆت باست کرد ینی ئەوەندە خوێندن و ئەوە نەبوو بە تایبەت لە لای خەڵکی ناوچەکە بەس هەندێک عائیلە هەبوون مەسەن با بڵێن ئێمە کە لە شار چوو بووینە ئەوێ یعنی گرنگیمان دەدا بە خوێندن عائیلەشمان پێی خۆش بوو مەسەلەن ئێمە بگەینە مەرحەلەیەک و ئیسیفادەیەکمان هەبێ بۆ میلەتەکەمان بۆیە یعنی ئەوەندە داخراو نەبوون کە بڵێن نابێت بچێتە بەر خوێندن وشتیوە پۆلەکان جیاواز منەسە لە پۆلی 1 و 2 3 و 4 یا هەمووی بەیەک
نانە جیاواز بوون پۆلیەک جیا مامۆستاکان جیا بوون مامۆستاکان جیا وانەکان هەمووی جیا هەمووی جیا بوو مەسەڵەن من براکەم کە لە خۆم بچووکتر بوو لە پۆلی خواردتر بوو پۆلێکی دیکە بوو منیش سەرەوەتر بووم پۆلەکەمان جیا بوو ئێوە لەوێ وتر بە زمانی کوردیە دیارە بە زمانی کوردی دەمان خوێن بەڵێ بەڵێ ئەی مەسەلەن کتێب و دەفتەر و قەڵەم و ئەم شتانە هەموو شتێکیان بۆ دابین دەکردین کتێبی یعنی کەس ئەوە نەدەبوو بڵێ ئەوە کتێبی نابێ یان دەست ناکەوێشتیوە کتێب قەڵام دەفتەر هەموو شتێک ئەو کات بۆیان دابین دەکردین لەلایەن وەکو ئەو کات دەیانگوت لەلایەن شۆڕشەوە هەموو شتێک دابین دەکرا ئێوە لە دوو شوێنە ئەبینرێن ینی هەم لە ینی شوێنێکە بوو بینایەکەیە کە لێی نووسراوە قوتابخانەی ناوپردان بەڵام ئەیشبینین لە شوێنی ترا کە لە بندارێکا مەسەلەن دەرسە خوێنن جارتان هەڵتانە بژاریە چۆنی بوو ینی جاری وا هەبوو چونکە قوتابخانەکان بچووک بوون وەکو ئێستا نەبوو سم بڵێ قوتابخانە جێگە نەبوو مەسەن چەند قوتابی ئەو پۆلەی کە کەمتر بایە سندیان بردین لە ژێردارێک دەرسمان دەخوێن بۆ ئەوەی ئەوانی دیکە جێگەیان هەبێ و دەرسەکەیان بخوێنن مامۆستای ئافرەتان نەبوو نە مامۆستای ئافرەتمان نەبوو ئەو ناوی هیچ کام لەو مامۆستایانە لەبیر نەماوەکە تەنها مامۆستایەکم لە بیرە مامۆستا سەباح بەرزنجی ناوی ئەوم لە بیرە بەڵێ ئەویش خوا عەفوی کە ئەمری خوای کرد چونکە دوای کە هاتینەوە پەیوەندیم پێوە کرد یەک دوو جار بینیم لێرە لە هەولێر بەس دوای ئەوە کۆچی دوایی کرد ئەی باشە ئەو کاتە خواردن و پێداویستیەکانی ژیان چۆن دابینەکرا لە ناو شۆڕشا بە تایبەتی ینی بەشی ئەوەندە هەبوو کە خەڵک بە باشی پێی بژی و ئەوانە ینی دەزەکەوت خواردن گشتیوە هەمووی لەلایەن شۆڕشەوەدا نەک تەنها بەشی خۆمان بەشی پێشمەرگەکانیشی دەکرد مەسەلەن ئەوانەی کە ماڵ و حاڵیان دەبوو چونکە نیوەی عائیلەی پێشمەرگە ئەو کات چوو بوونە ئێران ساڵی 74 کە شەڕ دەستی پێکرد زۆربەیان چوون بۆ ئێران پێشمەرگەکانمانەوە جا ئێمە یعنی عائیلەمان لەوێ ماینەوە ئەوەندە خواردن و با بڵێن پێداویستی زۆر بوو بەشی ئەوانیش دایکم و خوشکەکانم لێیاندەنا و حازریان دەکرد و جلکیان بۆ دەششتن و خواردنیان بۆ لێدەنان یعنی هیچ کەم و کوڕیەک نەبوو ئەو کات بارەگای پێشمەرگە هەبوو لە ناو دیەکانە بەڵێ بارەگای پێشمەرگە هەبوو سەیتەڕات هەبوو یعنی با بڵێن خاڵی پشکنین و ئەوانە نەخۆشخانە هەبوو یعنی هەموو پێداویستیەکان ئەو کاتە شتێکە بوو پیانەوت ئەمانەی عامە یعنی وەکو تقریبا بڵێن وەزارەتێک بوو کە سەرپەرشتی هەموو پێداویست و شتانەیە کرد بەڵێ پەروەردە هەبوو با بڵێن ئەو ئەمانەی عامەی کە باسی دەکەی هەبوو یعنی هەموو ئەوەیەک بەناو هەبوو وەکو جێگرەوەی وەزارەت بوو وەزارەت نەبوو با بڵێن بەس جێگرەوە بوو یعنی حکوومەتێکی بچووک بوو لەوێ کاروباری شۆڕشی بەڕێوە دەبێت ئەو شوێنانەی کە ئێوەی لێبوون ینی شوێنی شەڕ بوو شەڕ ئەکرا لەوێ یاخود شەڕی ڕوبەڕوو نەبوو بەس هەموو کاتێک فڕۆکەوشتمان لەبان سەر بوو یعنی کاتێک نازم لەو ئەوانە هەندێک جار دیارە ئەوە لێدرا بوو با بڵێن چی پێ دەڵێن خەندە قوشتیوا لێدرا بوو کاتێک کە فڕۆکە دەهات هەموو مەجبور بووین لە پۆلەکان بینە دەرێ بچینە ناو خەندەقەکان هەتا فڕۆکە بزانین ناپاڵمەکانی بۆ کوێ فڕێدەدا اینجا کە ئەوە دەبوو بێدەنگی دەبوو دەهاتینەوە دەرێ دەچوینە ناو پۆلەکان دەستمان دەخوێن بە چاوی خۆتان هیچ جارێبینیوتانەکە هەر زۆر جار نە هەندێک جار زۆر جار ئەوانە کوێرانەش بردومانیانە کرد یعنی هەدەفێکی دیاریکراویان نەبووە هەدەف تەنها بە تایبەت ئەگەر مەجموعەیەک خەڵک ئەوەیان دیت بە بردومانیان دەکرد ئەگینا وەکیلی کوێرانە بوو گوند باە ماڵ باە هەر قوتابخانە باە پرد باە مەسەلەن پردی گەڵاڵە ئەو کاتێک کە بردومان کرا خەڵکیان بینی کە فڕۆکە هات ئەو خەڵکە زۆر بوون لەوێ چوونەژێر پردەکە کە بینیان چوونەژێر یەکسەر پردەکەیان بۆمباران کرد و ئەو هەموو شەهید و قوربانیەمان زۆر شەهید بڵێ لە ژێر پردەکەیە خەڵکێکی زۆر شەهید بۆ قوربانیمان زۆردا ئەو کات تۆ بۆ خۆ لە نزیکەوە هیچ لەو قوربانیانی کە بە تایبەتی ینی کەسی نەمبینیوە بەس ناپاڵ من بینیوە بە پشت ماڵی خۆمان کەوتووە
هەر پشت ماڵی خۆمان بەس چونکە خانوەکانی ئەو کات با بڵێن قوڕ و ئەوە لبن و ئەوانە بوو زۆر کاریگەری لەسەر نەدەکرد یعنی تقریبان 5 مترێک ناپاڵمەکە لێمان دوور بوو ئەوەندە لە پشت ماڵی ئێمەیدا بەس ئێمە لە ژۆرە بووین هیچمان لێ نەهات بەزە و کاتە ئەڵبەتە من دواتر گوێم لێ بۆ بیستووە ئەوانەی زدی جەوەکان ئەوانەی کە بە دژی تیارەکان دژە تیارە پێیانەوتن ئەوانە هەبوون ینی بەڵێ هەبوون ئەوانە هەبوون هەتا تیارێکیشیان فڕۆکەیەکیشیان خستە خوارێ ڕاست فڕۆکیان خستە خوارێ ینی دانیشت بووین گوتمان خوایە هاوار جارێک بە فڕۆکەیەک بکەوێت ینی زۆر بە بێڕەحمانە بردومانی دەکرد وەڵا زدجەوەکان لەخوا بە زیاد بێ لێیاندا و خستیانە خوارێەوە هەر ئەو فڕۆکەیە کە ئەوەندە ئەزیەتی دەکردین ئێوە بۆ خۆتان کەلاکی فڕۆکەکەتان نەبینی ئەو کاتە فڕۆکەوانە دوور بزانم دەستگیر کرا بەڵێ بەس لێمان دوور بوو بەڵام پێشمەرگەکانی خۆمان ئەوانەی کە لە نزیک بوون بینیە بەس وەکو ئێمە و عائیلە لێمان دوور بوو کە کەوتە خوارەوە لێشێک لەو ڤیددیوانەی کە ئەیبینین لەوێ باسی کاتێک ئێوە خەریشی وانەوە خوێندن و ئەمانە لەو کاتەیە تیارەی باژەر ئەو کاتە دیارە باژەر بەناوبانگ بووە باجەر هەبوو مێک هەبوو نازم فڕۆکەیەکی دیکەش کە نازم چیان پێدەگوت ناپاڵمی فڕێدەدا نازم کامەیان بوو ناپاڵمەکەش هەرە بە قووەتەکان بوو یعنی با بڵێن کە لە شوێنێکی دابە تقریبان 5-6 متر قۆڵی دەکرد جا ئەو ناپاڵمە زۆر خەتەر بوو جا ئێمە ئەوەندە شارەزای ببووین ینی بەو تەمەنەی نازم ترسم نەبوو ئەو کات زۆر جار سندایکم دەترسا دەیگوت چونکە دیعایەکی وا هەبوو دەیان گوت کە فڕۆکە ئەوات سەیری دەکەی چاوت دەبینێت جا دەیگوت کچم ئەوەندە سەیری مەکە چاوت دەبینێت دوای لێمان دەدا منیش دەمگوتم دایە ڕاستە با بزانم ناپاڵمەکەی بۆ کوێ فڕێدەدا ئەگەر مەسەن لێمان دوور باە بۆ لای ئێمە هات بە بنی ڕەش دەبوو وەختی ناپاڵمی فڕێدەدا دەمانزانی بنەکەی کردەوە و ناپاڵم فڕێدەدا ئەگەر دوور باە لێمان دەمگوتدایە وەڵا نزیک لێمان دەدا ئەگەر لەسەر سەری ئێمە کراباوە بنەکەی ڕەش باە دەمگوتدایە مەترسە دوور دەکەوێت ئەوەندە شارەزا ببوون بە ئارە بەخوا ئارە بەخوا لەو بوارە شارەزا ببووین ئەوەندە یعنی ئەوەندەی کە بەسەرمان هاتوو بەس لە ڤیددیۆکە ئەبینین ینی بەڕاستی هەم مامۆستاکەتان هەم قوتابیەکان ینی زۆر ئازایانی وەکوی هیچ نەبی زۆر عادی بێ هەر زۆر عادی ینی هیچ ترسێک نەڕاکردنێک نەک شتێک هەروا بووین هەروا بووین یعنی هیچ ترسمان نەبوو ناڵێن بوو بۆ شتێکی زۆر زۆر عادی بۆمان ینی زۆر کەم دەترسا دەهات و زۆر جار بەریش دەکەوتن هەندێک کەس لەو ئەو چاو نەترسیە ئەوانە بەریش دەکەوتن بەڵام هەر بوو بۆ شتێکی زۆر زۆر عادی بۆمان ترسمان لە دڵ نەما بوو زۆر عادی بوو بۆمان شتێکە بوو ینی پیانەوت کونە تیارە بەڵێ ئەوە کونە تیارە و چییە لای ئێوەشە بوو لەو ئەرەوەڵا هەرماڵی خۆمان هەبوو ناڵێم جا ئایب نەبێ کونێکی مەسەڵەن ئەوە بوو لە ژێر زەویە دروستیان دەکرد منیش نەمدەتوانی بچمە ناو ئەو کونە تیارەیە هیچ جا هەموو عائیلەمان دایکم و خوشکم ئەوانە هەموو دەچوون ئەگینە پیاوەکان هۆی چار لە واجب و ئەوانە بوون لە خزمەت بوون بەس دەمگوتدا ناتوانم بێمە ناو لەبەر دەرگاکەیەدا دەنیشتم و سەیرم دەکرد بزانم فڕۆکەکە چ داکاو بۆ گوێ دەڕەوە کە دەڕۆیشت و دەڕواوە دەمگوت وەرنە دەرێتەوە ترس نەما لەو ڤیددیوانەی کە باسیەکەین دیارە ئەمە زیاتر لەسەرەوەش قساکەین هەم باوکت و هەمیش مامن قساکەن بەڕاستی زۆر کورتپەروەرانە قساکەن ینی هەم کورتپەروەرانە و هەمی زۆر مسەیتەرانە لە خۆ بردووانە ینی حەزەکەم باسی ناوەڕۆکی ئەوانەمان بۆ بکەی ینی ئەوە چۆنەکەەوە هەردووشیان بەڕێکەوتەکە قساکەن نەک هەردووکی مامێکی دیکەشم هەیە طبعاً لەوانە بچووکترە هەرسێکیان یعنی بەڕاستی بە ئیخلاسەوە کوردایەتیان دەکرد مەترسی هیچیشیان نەبوو وەکو مام لە ڤیددیۆکە قسە دەکات دەڵێ لە مردن ناترسیم چونکە ئەو جەیە کە بینیت لە ناو سەنگەرەکە ئەو زدجە بوو ئەوەی کە جەنابەت باسی دەکەی دژی فڕۆکە بوو
لەوێ بەڕاستی ینی شەڕێکی شەڕیان دەکرد لەگەڵ فڕۆکەکانە نەک لەگەڵ با بڵین سەرباز جا خۆت دەزانی فڕۆکە چەند مەترسیدار و ئەوانەیە هیچ ترسیان نەبوو هیچ لە ئەوەی با بڵێن چکە دەیانگوت کە چوینە دەرێ ئێمە ڕاستی بۆ کوردایەتی بۆ شەهید بوون دەچینە دەرێ ئیدی ترسی نەماوە باوکیشم طبعا هەردووکیان هەم مامەم هەم باوک ئەمری خۆیان کردووە دەیگوت یان کوردستان یان نەمان ئێمە هاتوین بۆ کوردایەتی یان کوردستان ڕزگار دەکەین یان نامێنین کە باسی ڕەحمەتی مەلا مستەفاشیان دەکرد دەیانگوت ئەگەر ئەو نەمێنێ یعنی کورد نەما یعنی ئەوەندە ڕۆحێکی کوردانە و کورد پەروەرانەیان هەبوو هیچ لە هیچ شتێک سڵیان نەدەکردەوە هیچ ترسێکیان نەبوو بەڵێ لێشی لە قسەکانیا باسیەوە کەڵێ مناڵەکانم یعنی ئەڵێ خاک و وڵات و کوردستانم لە مناڵەکانم خۆشتر هەر بەڕاستی وایە بەڕاستی وا بوو دەزانی بۆ کاتێک کە هەموو خەڵک عائیلەی خۆی ڕزگار کردو بردیان بەرەو ئێران یەک لەوانە مەسەلەن باوکم مامم گوتیان ئێمە عائیلەی خۆمان نابین ئێمە هاتوین بۆ شۆڕشکردن بۆ شەڕکردن نەهاتوین بۆ هەڵاتن و بۆ دەرچوون ناڵێم هەر هەمووشیان هەڵاتون و دەرچوون بەس مەبەستی یعنی ئەوەندە کورد پەروەەر بوو باوکم و ئەوەندە با بڵێن ڕۆحێکی کوردانەی هەبوو گوتی خۆم و عائیلەکەم بە قوربانی کوردستان و بە قوربانی شۆڕش دەکەم یعنی ئامادە نەبوون ئەو شوێنە شۆڵ بکەن هەتاکو و ساڵی هەتا 75 ئاخر دەقەیکە شۆڕشتێک چوو ئێمە ئەو کات لەگەڵ پێشمەرگەکان تەنها توانیمان ڕۆحی خۆمان دەرباسکەین ئەگینە هیچ شتێکمان پێمان نەکرا ینی بڵێن ماڵ حاڵ شتێکیوە وەڵا پرسیارەوە لێ یەکەم دوایی لەسەر و مەسلەی نەکسەوینەکە بەڵام ئەو تیمی تەلەڤیزیۆنی کە هاتبوون ئەمانە کوێ بوون خەڵکی کوێ بوون چۆن هاتن بۆ بەڕێکەوت یعنی بەس ڤیددیۆی ماڵی ئەویان گرتووە ئەوانە کە هاتن یعنی شتێک لە شۆڕش وەربگرن شتێکی لێ بزانن ژیانی پێشمەرگایەتی چۆنە و چۆن شار دەکرێ و چی دەکرێ و ژیانی ئەو خەڵکەی کە لەوەیە چۆنە اینجا چوونە ماڵی طبعا کاک حەبیب فەیلی خوا ئەفریقا حەبیب محەممەد حەبیب سکرتێری جەنابی مەلا مستەفا لەوێ ئەویش بەوانی گوت کە ئەو تیمە هۆڵندی و ئەمریکی بوون گوتیان ئێمە ماڵێکمان دەوێ ماڵی پێشمەرگە بێ یعنی عائیلەی پێشمەرگە بێ بچین لەوێ ژیان تەفاسیلی ژیانیان تەسویر بکەین بزانین چۆن ژیانیان بەڕێوە دەبن لە ناو ئەو سەختی و ئەو با بڵین تۆپ و تەیارە ئەوانە ئەوانیش نردیانە لای ئێمە هەفتەیەک ئەو تیمە لە ماڵی ئێمە چەند کەس بوون نەبیرنی ینی ئەوانە بەخوا ئەوەی بیرم بێ سێ کەس بوون کاکسیامەند بەناش بەڵێ وەرگێر بوو سڵاو ڕێزم هەیە بۆی لێرەوە ئەو وەرگێر بوو لەگەڵیان بوو باسی چیان لەو خەڵکە پرسی ئایانویست چی بزانن ئەیانویست بزانن ژیانی مەسەلەن با بڵێ کوردێکی شۆڕژگیری پێشمەرگە چۆنە لە هەموو ناحەیەکەوە لە ژیانی بەڕێوەبردننی ڕۆژانە لە لایەن خوێندنەوە لە لایەنی با بڵێن نەخۆش و دەرمان و دکتۆر و ئەو شتانە لە هەموو لایەنێکەوە هەموو لایەنێکیان با بڵێن وێنە گرتووە وێنە بەرداری کردووە بەس لایەنێک نەبوو با بڵێن تەنها خوێندن بە یا قوتابخانە بێ ینی بڵێنە و خێزانانە چۆنە ژین چۆن ژیان بەڕێوە دەبن شەو ڕۆژ چکە هەفتەیەک لە ماڵمان بوون هەموو تەفاسیلی ژیان چۆن با بڵێن چۆن ژیان بەڕێوە دەبێت چۆن هاتوچوو دەکەیت چۆن دەرس دەخوێنی چۆن نەخۆشخانە و منداڵ و فلان بەڕێوەبردن چۆنە هەمویان بە تەفسیل وێنەگرتووە زۆر باش حەزەکەی پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێین لەگەڵ خات و حەسیبە حەسەن یوسف خات و حەسیبە باسی ئەو تیمە ڕۆژنامەوانیەمان کرد کە هاتبوون بڵین ناو خێزانەکەی ئێوە باش ئەوانە بە شەو بە ڕۆژ لای ئێوە ئەمانەوە یاخود مەبەستم شەوانەش وێنەیان نەگرت بە شەو بە ڕۆژ لە لای ئێمە دەمانەوە هەتا بۆ مەسەلەن نووسن بۆ ئەوی بزانن مەسەلەن ژیانمان چۆنە چۆن هەڵدەستین چۆن بەیانی نان دەخۆین چۆن دەچینە با بڵێن
پیاوەکان دەچنە ئەوە مناڵەکان چ دەکەن ئافرەتەکان چ دەکەن نانکردنی دایکم جلک شۆردنی دایکم مەسەلان با بڵێن ئەو شتانە هەمووی بە تەفسیل وێنە گیراوە هەمووی پرسیاریشیانە کرد یا هەر وێنەیانە کرد نە پرسیاریشیان دەکرد پرسیاریشیان مەسەلەن یەک لەوانە بۆ نمونە ئەو ڤیددیۆی کە مەسەلەن مامن باسی ئەوەی دەکا ئەوان پێیان گوتیان بزانین چۆنە وەختی فڕۆکە دێت چ دەکەن چ ناکەن ئێوە چۆن لە فڕۆکە دەترسن ناترسن ئەو فڕۆکەیە کە دێت چتان لێ دەکاتن جا هەمومان بە تامەزرەوە دانیشتوین لەوێ و یعنی گوێ لە قسەکانی ئەوەی کێە نەوانەی کە لە ڤیددیۆکە دەرەکەون چێنە ئەتوانی پیشیان مامەی بزانین ناوەکانیان ئەوانە چێن هەمویان خێزانیەوە نەوانە وەڵا خەڵکی ناوچەکەش هەندێک بەڵێ دانیشتون لەگەڵمانە ئەوە لێرە مەسەلەن ئەو مامۆستایە فێری مەسەن سرودی نەتەوەی و ئەوەمان دەکاتن اینجا باسی با بڵێن نەتەوە پەرستی و ئەو شتانەمان بۆ دەکا یعنی وایان لێ کردبووین هەستی نەتەوایەتیمان ئەوەندە بەهێز بوو لە هیچ شتێک نەدەترسان مامۆستاکانی ئەو کات وا بوون مەسەن لە با بڵێن لێرە کاکسیا من پرسیارم لێ دەکا بۆچی دەرس دەخوێنی مەبەستت چییە لەو دەرس خوێندنە جا لەوێ وەڵا گوتم دەمەوێ بمە دکتۆرە گوتی بۆچی گوتم بۆ ئەوەی خزمەتی با بڵێن شۆڕشەکەمان بکەین ئەگەر نەبووی بە دکتۆرە گوتم وەڵا دەمەوێ ببمە معەلیمە ئەو کات چونکە تەقریبان وەکو باسم کرد پێشتر ئەوە مەبەستم مامۆستا بوو دیراسەکەمان عەرەبی بوو جا تۆزێک با بڵێن ئەوە مابوو بۆچی مەبەستت چییە ببی بە معەلیمە گوتم وەڵا بۆ ئەوەی کوڕەکانی شۆڕش فێری خوێندن و نووسین بکەین و خوێندن بڵاو ببێتەوە لە ناو نەتەوەکەمان مەبەستم ئەوە نەبوومە دکتۆر بەس ئەوەم هاتە دی فترەیەک دەرسمدایەوە ماوەیەک ماوەیەک بوومە مامۆستای نەهێشتنی نەخوێندەواری ئەو ئەرکەم پیرۆزەم پێسپێردرا لە شوێنێک لێرە مەسەلەن باوکم قسە دەکا باسی مەلا مستەفای ڕەحمەتی دەکات و دەڵێت مەسەن ئەگەر ئەو نەمێنێ یعنی کورد نەما یان کوردستان یان نەمان ئێمە هاتووینە دەرێ بۆ ئەوەی کوردستان بگەینینە مەرحەلەیەک جایان کوردستان یان نەما دایکم باسی ئەوەی دەکاتن دەڵێ پێت خۆشە من یەک برام هەبوو ئەو کات بەس ئەو برایە دەڵێ پێت خۆشە مناڵی دیکەت ببێ لی دەپرسیاویش دەڵێ ئارە وەڵا بۆنە بۆ ئەوەی هەرچی ببێتە پێشمەرگە یعنی ئەوەندە ڕوحی نەتەوایەتی و ئەوانە پێمان خۆش بوو یعنی باکی ئەوەی نەبوو کە کوڕەکانی دەبنە پێشمەرگە یان شەهید دەکرێن ئەوانە بەس پێی خۆش بوو ببنە پێشمەرگە و خزمەت بکەن ئەوە بوو باشە سوپاس بۆ ئەو ڕوونکردنەوەی ڤیددیۆکە ئەگەر باسی لایەنی تەندروستی بکەین خەستەخانە چۆن بوو وازم هەر لەو ڤیددیۆیانەشە هەیە مەسەن دکتۆر مەحموود وانە کە چارەسەری نەخۆشەکەن و تەنانەت کەسێکی نزیکیەوە مناڵێکە ئەمرێت لەو ئەو کاتانە ئەو خوشکی بچووکم کە لە باوەشی باوکمە نەخۆش دەکەوێت ئەو کات لەگەڵ دایکم دەیبەنە بنکەی تەندروستی بنکەی تەندروستی ئەو کات دکتۆر مەحموود دکتۆر بوو دکتۆر مەحموود عوسمان بەڵێ تەمەند درێژ بێ ئیشەڵڵا سڵاو ڕێزم هەیە بووی ئەو کات دکتۆر بۆ عیلاجی کرد بەڵام دوای فترەیەک نەخۆشیەکەی ئەوە بوو ئەمری خوای کرد ئێستا سەن لە ژیاندا نەماوە خوشکە بچووکە پێداویستی هەبوو دەرمان هەموو شتێک هەبوو یعنی هیچ ئەوە نەدەکرا تەنها یەک دکتۆر هەبوو یا دکتۆری تریش هەبوو دکتۆری تریش هەبوو بەس ئەو دکتۆرە مەسەلەن با بڵێن لێمان نزیک بوو بنکەی تەندروستیش ئەو کات ئەو لێی بوو بۆیە ئەگینە دکتۆری دیکەش هەبوو دکتۆر هەبوو پەرستار هەبوو ئەوەی کە تۆ تێبینیت کرد بێ و کاتە ڕێژەی مردنی منداڵ و ئەو شتانە هەبوو بەهۆی شەڕ و شۆڕ و ئەوان زۆر کەم بوو زۆر کەم بوو یعنی بەواستەی شەڕ هەبوو بەڵام بڵێن لەبەر نەبوونی دکتۆر و دەرمان و ئەو شتانە نە بەس ئێمە وەکو عائیلە با بڵێن خۆ 5-6 ینی 4-5 خوشک و برام لێ ئەمری خوای کردووە یەک لەوانە ئەوە بوو هەر بە مناڵی باسی ئەوەت کردکەوەیەوە نەچوونە ئێران و ئەوانە و باوکرد لەبەرەوەی
بڕیاری یابوو یا کوردستان یان نەمان بەڵێ بەڵام دوایی بەداخەوە ینی تر شۆڕش تێگەچێت ئەوانە کاریگەری نەکسەی شۆڕشی ئەیلول دیارە تۆ کاتە گەنجوی تەمەندن ڕەنگە 10 ساڵ شتێکی وا بووە بەڵام هەستێکی چۆن بوو ینی ئێوە هەموو فێری کوردایەتی و ئەمان ئەکران هەستێکی چۆنتان هەبوو کاتێکە لە سنوورە پەڕێنەوە هەتا بڵێ هەستێکی ناخۆش بوو بە تایبەت کە دەماندیت بە پێشمەرگەوە و بە قیادەوە و بە هەموو خەڵکەوەەوە ڕوو لە با بڵین کوردستان بەجێ دێڵین و دەڕۆین یعنی وەکو ئەوەوا بوو کە کەسێکمان لێ مردبێ کەسێکی زۆر ئازیز ئەوەندە ناخۆش بوو ئەوە یعنی هەتا من بەو تەمەنەشەوە کە مناڵ بووم زۆر ناخۆش بوو چونکە دەوروبەری خۆم دەدیت دایکم باوکم نەنکم هەمویان مامم هەموو دەوروبەرم هەمویان زۆر دڵگرانن و زۆر پێیان ناخۆشە یعنی زۆر هەستێکی ناخۆش بوو هەتا بڵێ هەستێکی ناخۆش بوو من بیرم چووە لێ پرسمەوە ئەو قوتابیانەی کە بەیەکەوەتان خوێن هەمووتان خەڵکی مانتیقەیەک بوون یاخود لە هەموو شوێنەکانی کوردستانەوە هاتبوون یان لە هەموو شوێنەکانی کوردستان هەبوون یعنی هەتا مەسیحیمان لەگەڵ بوو عەرەبمان لەگەڵ بوو هەموو نەتەوەیەک و هەموو ئاینێکمان لەگەڵ بوو لەوێ بەس یەک ڕۆحیەمان هەبوو با بڵێن چونکە هەموومان یەک خۆمان بۆ یەک ئامانج تەرخان کردبوو هەموو یەک ڕۆحیەمان هەبوو هەموو لە یەک با بڵێن ڕێزە دەرسمان دەخوێند و خەباتیان دەکرد باڵێ ئێوە کە بڕیارتاندا ئەوە نیەتە ناچاری بڕیارەدەن کە بچنە ئێران ینی هەتا ئەو کاتی بڵێن 6 ئازار کە ڕێکوتنامەی جەزائیر مۆر کرا ئێوە هەر لە باشوورمانەوە هەر لەوێ ماینەوە هەتا ئەو ڕۆژەی کە ئاخر نەفەس هەتا ئاخر دەقا ئێمە لە ناو شۆڕش بووین لەوێ بووین ئاخر دەقا کە هیچمان نەما هیچمان پێ نەکرا مەجبور دەرچوین و بەرەو ئێران ئێوە کە چوونە ئەودی و چوونە ڕۆژهەڵاتی کوردستانی یاخودەوەی کە بەهێنی نێونەتەوەی هەڵێن ئێران معاملەی ئێرانیەکان بە تایبەتی دام و دەستگاکانی ساواک و ئەم شتانە چۆن بووەوەی چی لە خەیاڵی تۆیە ماوەتەوە وەڵا هەتا بڵێ ناخۆش بوو چونکە دەیانزانی ئێمە چونکە ئەوان شۆڕشەکەیان تێکدا ئەوان کە دەیانزانی ئێمە ئامانجمان چییە و شۆڕشەکەیان تێکدا اینجا دەتەوێت معاملەیان چۆن بێ لەگەڵ ئێمە یعنی وایان کرد خزم و کەسیان لێک دوور خستەوە ئەگەر بیان زانیە ئەو دوو برایەن محاولەیان دەکرد هەوڵیان دەدا هەر یەکە و بخەنە شوێنێک بۆ ئەوەی لێک نزیک نەبن بۆ ئەوەی پێکەوە با بڵێن پێکەوە نەبن ینی تەفریقەیان دەخستی اینجا ئەزیەتیان دەدان تەنها تقریبا دەتوانم بڵێم ساڵێک شتێکی وا ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان ماینەوە لە ناو کەمپ و لە ئۆردوگای ڕەبەت بووی ژیانی کەمپ و ژیانی ناوپردان زۆر خۆش ژیانی ناوپردان زۆر خۆشتر بوو لە ژیانی کەمپ لە ژیانی کەمپ و ئاوارەی چونکە هیچ نەبێ سەر بەخۆ بووین ئازاد بووین با بڵێن لە ژێر دەسەڵاتی خۆمان بووین کەس ئەمری پێ نەدەکردین لەوێ نەدەتوانی حتا لە ناو کەمپا دەرچی ئیشێکت هەبایە بازارێک شتێک باە دەبایە بە ئیجازەی ساواک و بە ئیجازەی ژاندارمەکان بچی ئێوە تێکەڵاوی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش نەیانهێشت نەیانهێشت چونکە بۆ لە ناو کەمپ بووین و با بڵێن دەورە درابووین نەمان دەتوانی هەتا ئەو کاتیکە لە ناو کەمپ بووین کاتێکیش کە پارت کراین و بڵاوەمان پێکرا هەر یەکە و فڕێدراینە شوێنێکی ئێمەیان ناردە وەکو عائیلە ئێمەیان ناردە ئوستانی خوڕاسان با بڵێن مەشەد جا شارێک ئەو دیوی مەشەد 2 سەعات تۆربەت حەیدەریان پێدەگوت لەوێ بووین لەوێش هەتا لەوێش ڕۆژێکیان عائیلەیەکی کوردی با بڵێن لای قۆچانمان بینی یعنی ئەوەندە دڵخۆش بووین ئێمە بەوان و ئەوان بە ئێمە کە ئێمە کوردین و ئەوان کوردن ئەوەندە دڵخۆش بووین چونکە لە هەر کوێیەک باە کورد یەکتری بدیت با یەکتریە دەگرت و یعنی بە یەک خۆش دەبووین باش ئەو ساڵەی کە لەوێمانەوە لە کەمپەکەیە لەوێ دیسان بەردەوام بوون لە خوێندن تەنها بڵێت بەردەوام بوون لە خوێندن بە تایبەت ئێمەی قوتابیانیان فێرە فارسی کرد لەوێ بڵێ لەوێ چەند مانگێک یعنی مامۆستای
فارسیان بۆ فارسیتان نەخوێن یاخود کوردی و ئەوانەش ینی وانەی فارسی وانەی فارسی بەس فێری زمانیش کراین و با بڵێن قوتابخانەکانیش بوون بە فارسی با بڵێن لەو کاتەوە ئیدی دەستمان بە فارسی خوێندن کرد چونکە ئێمەیان بڵاو کردەوە دەبایە لەو شارانەی کە دەچین بچینە قوتابخانە جا بۆیە ئێمەیان فێرە فارسی کرد و وانەکانیشیان پێدەگوتین لێ. باسی ئەوەت کرد کە ئێوە دوو هونەرمەندی گەورەی کورد محەممەد طەیب تاهیر و محەممەد شێخۆ ئەم دوو کەسە ینی بەڕاستی لە ناو هونەری کوردی و ئەمانەیە ڕۆحی لەتەوەیەوانە کە خەڵکانی دیارن تەنانەت سەردەمانێکی زۆریش لە ڕادوێی بەغا گۆرانیەکانیان خەدەغە بووە هەنانی بۆیان نەبووە گۆرانیەکانی ئەوان ئەوەی کە من بیستومە بڵاو بکرێتەوە ئەمانە ماوەیەک لەگەڵ ئێوە ئاشنایەتیان هەبوو لەگەڵ قوتابیەکانە دەرسیان پێوتون حەزەکەم باسی ئەو یادگاریانەمان بۆ بکەی ینی چۆن بۆ ینی ڕۆحیەتێکی چۆنیان هەبوو چۆن ئێوەیان پەروەردا کرد بە تایبەتی ئەم دوو هونەرمەندە ینی خەڵکی دیارن لەناو هونەری کوردیە هەردووکیان لە ژیان نەماون ڕۆحیان شاد بێ مامۆستا محەممەد طەیب مامۆستای هونەرمان بوو سرود و ئەوانەی پێدەگوتین بەس مامۆستا محەممەد شێخۆ ئەو لە بۆنەکان و لە ئەوانەیە دەمان بینی ئەگینامە وەکو مامۆستا نەبوو بەڵام ئەو سرودەی کە نەتەوەی باە و هەستی نەتەوەی دروست کرد بە محەممەد تاها ڕۆحی شاد بێ دەهات و ئەو دەرسەی پێدەگوتین یعنی زۆر بەڕاستی مامۆستا بوون ئەو کاتی ئێمەیان فێری زۆر شتی با بڵێن کوردی و سرودی کوردی و ئەوانە کرد دڵنەوەی ئەو خەڵکیانەدایەوەی قوتابیان کە بە هەر بەواسطەی سرودەکانی خۆیان یعنی زۆر دڵی خەڵکیان خۆش دەکرد و دڵنەوەیان دەدایەوە یعنی هەستێکی زۆر خۆش و کورتپەروەرانەیان دروست دەکرد لە لای خەڵکی. باڵێ باسی ئەوەت کرد کە دوای ساڵێک هەموو پەنابەرەکان پەرتەوازاکەن ئێران ئەمەی بەمەبەست دەکرد یعنی بۆ ئەوەی کە شیرازەی بڵین خێزانەکان و کۆمەلگای ئەو کۆمەلگای پچووکەی کە هەبووە تێک بدادوانیە ڕاستە ئەرەوەڵاوە بوو بەمەبەست ئەوەیان دەکرد ینی دیراسە کرااو بوو با بڵین بۆ ئەوەی ئەگەر دوو براپێکەوەبانە لێکیان جیا دەکردن کوڕ و باوکیان لێک جیا دەکردن هەست یعنی محاوەلەیان دەکرد دوو عائلە پێکەوە نەبن هەر یەکە و بچنە شوێنێکی بۆ ئەوەی لێک دوور بکەونەوە. ئێوە یەکەم جار کە چوونە زاهیدانەوە خۆراسان کە چوونە خۆراسان یعنی لەوێ باوکتۆوان بەچیەوە خەریک بوون معاشتان هەبوو لە کەمپا بوون یعنی چۆنە ژیان بەچیە ژیان لەوێ خۆی وەختی شای بوو ساواک بوون لەوێ ئەو ئیشەی کە ئەوان دەستنیشانیان کردبە دەپایە ئەو ئیشەی بکەی ینی بۆت نەبوو بچی بۆ خۆت ئیشێک بکەی و ئەوانە جا باوکی میان ناردە پێیان دەگوت کارخانەی قەند بەردیان پێدەشکەن یعنی چی ئیشێکی زەحمەت باە ئەویان پێدەکرد نەک بڵێ مەسەڵەن بنێرن و ئیشێکی باش و چ دەزانی وەرە بزانم چ دەکەی نە کام کارێکی سەخت باە زەحمەت باە ئەویان پێدەکرد ئەگینا مەسەڵەن وەکو باسم کرد باوکم پۆلیس بوو ئیشێکی ئاسان و ئەوەی هەبوو معاش خۆر بوو دوایە لە ناو شۆڕشە پێشمەرگە بوو معاشی خۆی هەبوو بەڵام کە چووینەوێ کە دەیانزانی مەسەڵەن ئەوەش هەستێکی کوردانەیە و کورتپەروەرە محاوەلەیان دەکرد ئەوەندەی بتوانن ئەزیەتی بدەن و ژیانی بۆ سەخت بکەن. بەنهێنی هیچ پەیوەندی هەبوو لە بینی ئەو خێزانە کوردانەی کە ینی یەکترتانە بینی هیچ ئامۆشۆشتیوە هەبوو لە بینی خێزانە کوردەکانە یاخود هەر کەسە و پەرتەوازەکرا بوو بەلایەکە و هەر کەسە بۆ خۆیەژیە ئەو کاتە یعنی هەوڵ دەدرا پەیوەندی هەبێ بە تایبەت سەرکردایەتیمان هەوڵیدا بە شێوەیەک لە شێوەکان هەمویان یعنی پەیوەندی پێوە بکەنەوە جا ئەو کات شانە بوو بنکە بۆ ئەو شتانە هەمووی دیسان ڕێک خرایەوە هەمووی پەیوەندی پێکەوە بوو لە هەر کوێ ئێران باە پەیوەندیان هەبوو ئاگایان لە یەکتری هەبوو بەڵام هەموو شتانش بەنهێنی بوو هەمووی بەنهێنی بوو ئەگەر بیانزانیا لەوانەیە حتا بگەیشت بە ئێعدام ساواکۆوانە چاودێری ئەو خەڵکەیانە کرد زۆر بەچڕی زۆر چاودێری دەکرد جا بۆیە هەوڵیان دەدا بە هیچ شێوەیەک ئەوە نەبێ ینی ئاشکرا نەبێ پەیوەندیەکان بۆ ئەوەی یعنی تووشی ئەزیەت و ئازار نەبن خەڵکەکە ئەوەی کە تۆ بیست بێتە دیا ئەوان ینی ئێرانیەکان یانویست
لەنا ئەو خەڵکە کوردەی کە ئاوارە بوون خەڵکی خۆیان هین بکەن ینی خەڵک بۆ جاسووسی و بۆ ئەم شتان داوای ئەوانیان لە خەڵکە کرد هاوکاریان بکەن زۆر هەبوو داوایان دەکرد لە خەڵکی ئەوەندەی پێیان کرا بە خەڵکیان فری و دەدایان مەسەلەن ئەوە بکەن بەس لەخوا بەزیاد بێ خەڵکی مەلەوە با بڵێن چاوکراوەتر بوو بۆ ئەوەی بەڵام ئەوانیش هەوڵیان دەدا بەڵێ بەرپرسانی شۆڕش هیچ کات ئەهاتنەوە مۆنتیقانە کە مەسەلەن سەرپەرشتیە و پەنابەرانە بکەن خەڵکیان دەنارد ئەوان چونکە دیار بوون نەیان دەتوانی زۆر با بڵێن سەردانی شوێنەکان بکەن و سەردانی خەڵکی بکەن بەڵام نوێنەریان هەبوون نوێنەریان دەنارد بڵێ نوێنەریان دەنارد بۆ ئەوەی سەردانی خەڵک بکەن و ژیانیان بزانن چۆنە و چۆن نییە و لە ژیانیان ئەو کاتی کە لێ بوون ینی ئاگاتان لەوە هەبوو کە جارێکی تر شۆڕش دەستی پێکردوتەوە ینی ئەو خەبەرە هەبوو لە نایەوە ئەگامان لە تەفاسیل هەبوو بۆ چونکە پەیوەندێکی نهێنی هەبوو لەگەڵ با بڵێن سەرکردایەتە بۆیە ئاگامان لە هەموو تەفاسیلێک هەبوو ئێوە کەی گەڕانەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەتانتوانیە هەتاکەی ئەو خەڵکە بۆی نەبوو مەسەلەن لەو شارانە بگوازێتەوە بۆ شارێکی تر هەتا یعنی هەتا با بڵێن سەردەمی ئینقلابیش سەردەمی خۆمەینیش هەر دیسان کەس نەیدەتوانێت لە شوێنی خۆی ئەوە بێ بەڵام لە کاتی فەوزایەکە و با بڵێن دەستپێکی ئینقلابی ئێرانی باوکم بە ڕەحمەت بێ محاولەی کرد هەوڵیدا بێتە قەزوین لە توربەت حەیدەرێ بێتە قەزوین لەوێ هاتین بە هەر شێوەیەک بێ هاتینە قەزوین جادوای ئەوە مەسەلەن کە ئینقلاب بوو ئەوە ئێمە لەوێ جێگیر بووین من وەکو شەخص من خۆم شوم کرد چوومە مازەندەران لەوێ بڵێ چوومە مازەندەران تا ساڵی 1970 لە مازەندەران بووین لەوێ کە مەسەلەن هاوسەرەکەم بووە پێشمەرگەی هێزی ئاوارە و حساسیەتیشی هەبوو نەخۆشی هەبوو بە هەوای مەسەلەن با بڵێن ڕوتوبەت و ئەوانە کە هێزی ئاوارە تەشکیل بوو داوای کرد بگەڕێتەوە بێت بۆ ڕۆژهەڵات چووە فەرمانداری گوتی من پێم خۆشە بچم نەخۆشم نەیگوت لەبەر پێشمەرگایەتی و ئەوانە نەخۆشم دەمەوێت لێرە بچم چونکە ئەو ڕوتوبەتە ئەوانە ئەزیەتم دەکا گوتی نەخۆشی بۆ خۆت نەخۆشی ئەگەر قەرارە بمری دەبێت لێرە بمری تۆ مافی ئەوەت نییە خۆتۆ لە کوردستان نی بە کەیفی خۆت هەر شوێنێک ویستت بڕۆی بۆیە نەیان هێشت بۆیە ئێمە بە قاچاق هەر ئەو ساڵە ماڵی خۆمان بە شێوەیە گواستەوە هاتینە شنۆیە هەتا 91 هەر بە قاچاق لەوێ بووین هەتا ئەمر قەبزیشی هاتەوە شنۆیە کە دەستگیر بکرێ بەڵێ کە بیگرن بەڵام ژاندارمەکە برادری بوو لەگەڵی ئەمر قەبزەکەی پیشاندا گوتی بەس ئەوەت ناکەم هەتا من لێرەم بێخەم بە ئێران هیچ ئەوە ناکە ئازیەتت ناکە تۆ بۆ خۆ لە ئێران درێژە لە خوێندندا هەتا پۆلی شەشی ئامادەی بەڵێ بە فارسی خوێندن بەڵێ ئەی ماڵی باوک تۆن ینی ئەوانیش گەڕانەوە بۆ کوردستان دوایی بەڵێ 91 گەڕانەوە بەڵێ ئەوانیش گەڕانەوە ئێستا لە پیرمامن بەڵام باوکم لە ئێران ئەمری خوای کرد خوافریکا ئەی ئێوە ئەگە کەمێک باسی ڕاپەڕین بکەین ڕاپەڕین کە ئابێت ینی بۆ ئێوە ڕاپەڕین چیوی چمانایەکی هەبوو هەردوایەوە یەکسەر گەڕانەوە یەکسەر گەڕاینەوە هەر ناڵێم 91 تقریبان مانگی چەند بوو گەڕاینەوە ینی خۆشترین شت بوو لە ژیانمانە کە ڕاپەڕین ڕوویدا ئەو کات لە شنوێ بووی یعنی باوەڕمان نەدەکرد چونکە لەنا کوردەواری ئێستاش باز دەکەن دەڵێن ئێمە هەر هەموو ساڵ دەمانگوت بەهار دەگەڕینەوە ئیشاڵڵا ئەو بەهارە دەگەڕینەوە هەرواشی لە هاات زۆر جار دەڵێم هەرواشی لە هاات بەهار گەڕینەوە هەر بەهار بوو بزەبڵ نەنە هەر زۆر بەس لە ناو هەموو کووردا ینی لە ئێران دەیگوت ئیشاڵڵا ئەو بەهارەی دەگەڕینەوە ئیشاڵڵا ئەو بەهارەی هەرواشی لە هاات بە بەهار گەڕینەوە طبعا باوەڕمان نەکرد کە ڕاپەڕین بۆ ئێشتا چکە وەختی هاتینەوە هێشتا تقریبان دام و دەستگاکانی حکومەتی بەعس مابوون لە هەولێر بەس دوای کە گەڕاینەوە ئیدی دام و دەستگاکانیش نەمان و ئەو ئازادیە لێرەش درێژەدا بە حیزبایەتی و ئەوانەوەڵا لێرەش بەردەوامم بەسەر بەرزیەوە زۆر خۆم بەسەر بەرز دەزانم کە هەتا ئێستا بەردەوامم لە خزمەتکردنە
ئەم هەموو بەسەر هاتی کە بەسەرتان هاتووە و بەتایبەتی هەرە و ساڵی 1970 کە ئێمە کەمێک باسمان کرد ئەکرێ نەکەر ژیانی ئێوە بەڵکو ژیانی خەڵکی تریش بکرێ بە فیلم بکرێ بە ڕۆمان بکرێ بە ئەو شۆڕشە باس بکرێ بجێڕێتەوە خۆزیاز نیت خۆزگە پێم کرابە من هەر یعنی جگە لە نووسین هەر شتێکی چکە ئەو ڤیددیوانەمان زۆرە بەڕاستی نەجگە لە عائیلە ئێمە ڤیددیۆ شتیوا گەلک زۆرەکە لە شۆڕش گیراوە و لە پێشمەرگە و لە شەڕ و لە خەبات و ئەگەر بکرێتە دیکۆمنتاریەکە بکرێتە کتێبێکیش بڵاو کراوەتەوە لە هۆڵند بەڵام هاتە ئێستا دەستم نەکەوتەوە بە تایبەت ئەو ڤیددیۆکە باسم کرد ڕسمەکانی کە کراوە بە ڤیددیۆ بڵاو کراوەتەوە کراوە بە کتێبیش کراوە بە کتێبیش من خۆم نەمبینیوە بەڵام خەڵکی کاتووە بۆمانی گێڕاوەتەوە لە هەوڵند بینی و من مەسەن وێنەی ئێوەی تێدایە و ئەوانە بۆ خۆت کەی ئەو ڤیددیۆیانت بینی دوای 2003 2004 ئەوانە ئەم ڤیددیۆیانە بڵاو ئەو کات کاک خەلیل سنجاری هەیە لە KTV بۆ ئەو کات لە هۆڵند هێنایەوە جا ئەو کات یعنی بەدوا ماگەڕا بە واستەی برادێکم نیدۆزی وڵا چوم قسەم لەگەڵی کرد گوتی شتێکی زیاتریشت بۆ دێنمەوە بەس نازانم هەتا ئێستا یادگارێکی جوانە و بەڕاستی ئەرشیفێکی جوان هاقا دەستخۆشی لەو تیمە ڕۆژنامەوانیە بکەین کە ئەو کاریان کردو و دەستیان خۆش بێ هەر زۆر جێی دەستخۆشیە بەڕاستی چونکە نەکل تەنها لە کوردستان لە هەموو دنیا یعنی ئەگەر هەڵە نەبم هەتا گوتیان لە ئەمریکا ئەو کتابەمان بینیوە و بڵاو بووتەوە لەوێش ئەگەر هەڵە نەبم چونکە باس کراوە خۆم نەمبینیوە باشە حەسی بەخان من سواسی جەناب دەکەم کە بەشدار بوویت و ئەم کەمە مێژووە بەڵام پڕوەهایەت لەگەڵ ئێمە بەش کرد و بۆ جێڕاینەوە و سپاس دەکەمەوە گەشتێکی تایبەتن نەبێت کۆتایی بە بەرنامەکەی منیش سپاسان دەکەم دەستان خۆش بێت هیوادارم بەردەوام بن لە خزمەتکردنی کورد و کوردستان چونکە بەڕاستی ئەو باسی ئەو دیکۆمنتوشتانە یعنی یادی گەنجەکانمان دەخاتەوە کە ئێمە بە چ کولەمەرگیەک و بە چ مەراحلێکدا تێپەڕیوین هەتا گەیشتینە ئەوڕۆ بەڕاستی یعنی واجبە لەسەرمان ئێمە قەدری ئەو ڕۆژانە بزانین شۆڕش بە ناوی شۆڕشی کورد چێ دەزانین لە چ بەروارێکەوە شۆڕشی کورد دەستی پێکرد لە چ بەروارێکەوە شۆڕشی کوردستان دەستی پێکرد لە ساڵی 1961 دەستی پێکرد چێ دەزانی ئێستا بەرواری چەندە ئێستا چەندە بەرواری 1974 لە بازەر گەڕێن بازەر قیمەتی نییە بازەر و سۆخۆی قیمەتی نییە ئێوە ببنێ علمەکەتان بە هەزارەها بازەر و سۆخۆ دروست دەکاتن ئەوەی ئەو بازەری دروستکردن لە ئێوە عاقڵتر نییە عینی مێشتی ئێوەی هەیە بەڵام چی بکەین ئەو مەجالە بۆ ئەوان هەیە و زۆر سپاس دەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی پەنجەمۆریەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیەکی دیکەیە و بەخواتان ئەسپێرم ئەبێت باوکت مەیلی چەپی هەبوو بێدەنار لە ماڵی خۆتانە پرسەی بۆ مردنی ستالین دانانە بەڕەحمان بێجارێکیان مامزێلال وتی ئێمە نازانین سەبیعی لەکوێ ئەگەر لە شوێنە بمرێ نازانین جارە قەومیەکان هێو سەردەمانە و تا ئەم دەقیقەیەش عەرەب بەداخە باوەڕیان بەوە نیە کە کورد بە مافەکان بخۆی بکەن هەڵەکەی عەبدولکەریم قاسم بەڕەحمەت بێ لەوا بوو پەلاماری پارتی دیموکراتی کوردستانیا لە شارەکان و پەلاماری مەنتقەی بەرزانیە ئێمە قوتابخانەیەک بووین بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەو سەراحەتەکەی مەعمەلێ بوون و کادرتان دروست دەکەن بۆ حیزب